سلاوارس برزان جناوندا کردستان 24 جهولیر پایتخت ازم بختیار عبدالعزیزی دیگر هندک بسپور و شارزاین آبوری امی هندک پرسان ببرسف بینن لباشور کردستان ام لبر درین سر بخوابوننه قوناخا ایکی جری فراندوم دست پیکر درین سر بخوابون به دولت بونا کردستان دهت راگهاندن پرس گلکن دبوارن آبوری دا دوی دامی دا لجیهان آبور شان بشان سیاست گرینگه استراتیجیت ولاتان لسر آبور هنه دانین هرچند سیاست به ولاته کی گرینگ ببه حتی که پیگه ولاتی جزل هزیاوی لجیهان دیار بکت آبور نها بوی بنگه و بنمای سرکی تر جبو گشه پیدانا آبور ولاتان و به هستر کرنا زل هزیاوان لجیهانه پرسین مین ویر نشتنا تایبت امدل سر پشتی راگهاندنا دولت باشور کردستان پشتی درزبونا دولت کردستان آبور باشور کردستان لسر چه بنما کی بهت دانین و فاکتر و میکانیزم درست کردن آبور که استاندارد اکادمی یه سرکفتی لباشور کردستان ده چبن وان پرسان امی ببرسه بینن لگل شارزا بسپور آبوری دکتر سیروان عرب بسپور لبواری نوت دکتر صلاح الدین کاکو بسپور آبوری و هر بسا شالا و عبدالخالق شارزا دبوارن آبوری دا پرسا خواهی که دکتر امیش به دست بکن باشور کردستان حتی نها پیگه خواهی آبوری یه به حس کری به هبونا نفته یعنی هبونا نفته سنگا باشور کردستان دچرخ 21 دا گوهارد لسر نقشه جهانی بو قوناغا پشتی دولت بونه ام بکارن سنگا خواه به هستر بکن زۆر سپاس نەوت یەکێکە لە سەرچاوە سروشتیە هەرە گرنگەکان کە ئەو وڵاتانەی کە خاوەنداریەتی نەوت دەکەن پشتی پێدەبەستن بۆ بەهێزکردنی ئابوووریەکەیان دەکرێت بڵێن ئەو وڵاتانەی کە نەوتیان هەیە قۆناغی پێش نەوت و دوای نەوت لە بۆیان هەرژمار بکرێت بۆ نمونە هەموو وڵاتانی عەرەبی تەماشا بکەی پێشی نەوت چۆن بوونەوە دوای نەوت چۆن بوونە هەرێمی کوردستان یەکێکە لەو وڵاتانەی کە یان لەو هەرێمانەی کە یەکجار دەوڵەمەندە لە ڕووی نەوتیەوە یەکەم جار کە لە عێراق نەوت دۆزراوەتەوە لە خاچی هەرێمی کوردستان بووە یەکەم جار کە نەوت فرۆشاوە لە نەوتی هەرێمی کوردستان بووە بە درێژایی نزیکەی هەشتا ساڵی ڕابردوو بەشی هەرە زۆری بودجێ عێراقی لە نەوتی هەرێمی کوردستان بووە بۆ نمونە تاوەکو ساڵی 2013 ئەو نەوتەی کە عێراق فرۆشتوێتی لە ساڵی سیویەکەوە تاوەکو 2013 نزیکەی لە 16 بودجەکەی لە نەوتی هەرێمی کوردستان بووە کەواتە هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە لە ڕووی نەوتیەوە یەکجار دەوڵەمەندە ئەگەر بین تەماشا بکەین لە ڕووی احتیاتی نەوتیەوە لە هەرێمی کوردستان یەدەجی نەوتی لە هەرێمی کوردستان دەبینین دوای سربەخۆبوونی هەرێمی کوردستان لە ڕووی تەرتیبەوە لە ڕووی ڕێژەی یەدەجی نەوتیەوە هەرێمی کوردستان دێتە تەرتیبی پێنجەم یاخود شەشەم لەسەر ئاستی جیهان بە پێش عێراق دەکەوێتەوە بۆ نمونە ئەوەی کە لە ساڵی 2007ەوە تاوەکو ئێستا ئەو کۆمپانیانەی کە هاتوون بە دوای نەوت دادەگەڕێن لە هەرێمی کوردستان یەدەجی نەوتی هەرێمی کوردستانیان بە نزیکەی 6 ملیار بەرمیل نەوت مەزەندە کردووە و ئەگەر بێتەوە ئەمە ناوچە دابراوەکان یاخود ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش حساب بکەین نەوتی هەرێمی کوردستان یەدەجی نەوتی هەرێمی کوردستان هەڵدەکشێت بۆ نزیکەی 97 یاخود 98 ملیار بەرمیل نەوت کەواتە نەوت دوای سربەخۆبوونی هەرێمی کوردستان فاکتەرێکی یەکجار بەهێز دەبێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان بگەێنێتە ئابووریەکی زۆر بەهێز یاخود بگەێنێتە لووتکە هەرچەندە ئەوەی کە ئێستا نەوت کردوێتی لە هەرێمی کوردستان کەم نییە بۆ نمونە لە ساڵی 2007 ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکرابە بە شێوەیەکی زۆر سادە باز دەکرا دکتۆر ئەمێ سەربۆرە چووی لە باشووری کوردستانی دیگەل دروستکردنا میکانیزمێکە دروستتر یا زانستیتر بۆ سەرخستنا پرۆسا بەنافتکردنا باشووری کوردستان ئەمێ بپرسن دکتۆر صلاح الدین دکتۆر سیروان دەڵێ یەکەم جار کە نەوت لە عێراق دەرهێنرابێ لە باشووری کوردستان بووە لە شاری کەرکووک بووە بەڵام یەکەم جار کە کشتتوکاڵیش لە هەموو جیهان لە شارستانیەت و لە مێژوو دیار ببێ لە گوندی جەرمە هەمان شارێکی کوردستانیە یعنی ئێمە تەنیا لە باشووری کوردستان بەناوت ئەتوانین ئەو پێگە بەهێزەی ئابووری خۆمان دیار بکەین یان بوار و سێکتەری دیکەشمان هەیە بله
ئەم پرسیارت بەڕاستی جێگای خۆیەتی چونکە پەیوەست بە بابەتی سربەخۆبوونی کوردستان ئەو مافێکی ڕەوای گەل بووە و داوای لە بۆ کراوە حتا پێش دۆزینەوەی نەوت بەڵام بنیادنانی وڵات و سربەخۆبوونی و چونە ناو کۆمەلگای نێودەوڵەتی بە بوونی نەوت حتمما سەرکەوتوتر دەبێتن لەبەرچی لەبەرەوەی وەکو کاکتۆریش ئاماژەی پێکرد لە هەموو جیهان ئێستاکە هەموو وڵاتە نەوتیەکان بە وڵاتی دەوڵەمەند ناسراون چونکە ئێستا کە نەوت وەکو بابەت وەکو بەرهەمێکی نێودەوڵەتی خواستێکی زۆری لەسەرا نرخێکی باشی هەیە و بەرهەمهێنانەکەی ئاسانترە و دەکرێت زۆر بە بەردەوامی بۆ ماوەیەکی نادیار ئەو شتە بەردەوام بیتن بەڵام گەڕانەوە بۆ پرسیاری بەڕێزت ئەتوانین بڵێن کەوە ئەو ئابوووریەی پشت بە تاکە سەرچاوەکی داهات بگریتن خۆی دەخاتە مەترسیەکی گەورە دووبارە ئاماژە دەخینە سەر نەوت بەرهەمێکە لە دەرەوە دەفرۆشرێتن و نرخەکەی و خواست لەسەری و خستنە ڕووی ئەو هێزانە پەیوەستن بە هۆکاری دەرەچی وڵاتی خۆمان ناوەوە بە هیچ شێوەیە کۆنتترۆلی لەسەر نییە لە ناکاو لەوانەیە بداهاتەکەمان زۆر بەرز بیتن و لە ناکاویش لەوانەیە شکست بینیتن ئەو نرخە و داهاتەکەمان زۆر نزم بیتن لێرەدا ئێمە ئەگەر لە بۆ ماوەیەکی درێژخایەن پلانی دوورخایەنمان هەبیتن پێویستە ئیش بکەین کار بکەین لە پێناو دروستکردن و بنیادنانی ئابوووریەکی زۆرا و زۆر نەک تەنها پشت بە داهاتی نەوت بەڵکو کارتی کشت و کاڵ هەروەکو خۆشت ئاماژەت پێکردکەوە کوردستان بە سروشتی خۆی بەڕواڵەتی خۆی هەموو سەرچاوەکانی دابینکردنی بەروبوومی کشت و کاڵی تێدایە ئاژەڵی تێدا سامانی ئاژەڵی تێدا دەتوانی ئەو بەرهەمە گرنگی پێ بدەی و بیبوژێنیەوە لە تەک ئەم دوو سەرچاوەیە ئێمە ئەبێ گرنگیەکی تایبەتی بەکەرتی پیشەسازیش بدەین چونکە پیشەسازی بوژانەوەی پیشەسازی و دامەزراندنی کارگە و دوورمان دەخاتەوە لە هاوردەکان دوورمان دەخاتەوە لە کۆنتترۆلی بازاری دەرەچی لەسەر بازاری ناوخۆ چی دیکە ئێمە ئەگەر ئەو پلانەمان خستە بواری جێبەجێکردن و کارمان کرد لە بۆی ئەتوانی هەتا بتوانین ئێمە ڕێژەی هاوردەکان لە کۆی هاوردەکان کەم کەینەوە ئەوەندە پارەی بیانی پاشەکەوت دەکەین و دەتوانین ئابووری لە ناوە زیاتر پەرەی پێ بدەین زیاتر لەمانش گەشت و گوزارمان هەیە گەشت و گوزار لەگەر کشت و کاڵ پێکەوە دەتوانی بە چاوەکی وا تەماشای بکەی بری ئەوە نەوتی بەردەوامە چونکە بە تێچوونەکی کەم دەتوانی داهاتەکی زۆر بەدەست بهێنی بەم شێوەیە یەک سەرچاوەکانی داهاتت زۆرا زۆر کرد دوو سەرچاوەکان بە بەردەوامی ئەو داهاتت بۆ دەخڵقێنن مانای درێژە دەدەی بەو سەرچاوانە و ئیتر بەو شێوەیە هەڵی کاری زیاتر دەخڵقێتن ڕێژەی بێکاری کەم دەبیتن و داهاتی خۆماڵی زیاد دەبیتن ئەمانە هەمووی بنەمان لە بۆ ئەوەی کە بتانی ژێرخانی ئابووری زیاتر پەرەی پێ بسێنی و بەرهەمهێنانی خۆماڵی زیاتر بکەی و بتانی کە ئەو پارەیەی کە دێتە ناو مامەلەکردن بە تەواوەتی بە شێوەیەکی زۆر بە قووەت داپۆشینی هەبیتن و نرخەکەی زۆر بەهێز بیتن لە ئاست ئەو دراوانەی کە تر ینی مامەلەیان پێ دەکرێتن جوان دکتۆر دبێژە یان دکتۆر دەڵێت ئێمە پێویستمان پێیە هەموو سێکتەرێک بە تایبەت ئەوانەی سەرەکین لە بۆ دروستکردنی ئابۆرێک لە بۆ دروستکردنی پێشەسازی و دروستکردنی هەڵی کار بۆ خەڵک ئەوانە زۆر سەرەکین لە بۆ ئەوەی دەری داهات زیاد بکەینەوە دەرگای داهات ڕێ دروستکردنی داهات پێگەی ئابووری بەهێز بکەین بەڵام من ئەمەوێ ئەوە بزانم بەرز شاڵاو یعنی
ئەگەر ئێستا مقارنەی پێگەی ئابووری باشووری کوردستان بکەم لەگەڵ ئەو وڵاتانەی کە پێویستیان بە ئابوورێکی وەکوهی باشووری کوردستانە ئەتوانین بڵێن ئەوان چەند پێویستیان پێەوە بە چ گرنگیەک سەیری باشووری کوردستانەکەن لە چ ڕوویەکەوە زۆر سپاس سەرەتا من پێم باشە من پسپۆرەکەم سیاست وزێ واتە ئابووری ئەتوانم ئابووری و سیاسیانە قسە بکەم نەک تەنها ئابووریانە بۆیە من پێم باشە سەرەتا لە نەختێ لە واقعی خۆمان و نزیک بین کە دوو ڕۆژی داهاتوو ئێمە ڕێفراندۆمە پرسیارێکی گەلێک زۆر پەیوەندیدار بەم بەرنامەی جەنابەت ئەوەیە کە ئێمە نەوت و ئابووری کوردستان چیمان پێشکەشەکە بۆ ڕێفراندۆم و دوای ڕێفراندۆم بۆ ئەوەی کە بەبێ دوو دڵی هەمویان دەنگە بەڵێکان زیاتر بێ وەک لە هەموو ئەو دوو دڵەیە کە ئێستا تا ڕادەیە لە بەشێکی ناوچەکانی کوردستاندا هەیە بۆ ئەم مەبەستە من پێم خۆشە سەرەتا بڵێم بۆ ئەم ڕوونکردنەوەیە بین بۆ دامەزراندنی هەموو دەوڵەتێ بە شێوەیەکی کلاسیک لە ئەتوانین بە سەدەکانی ڕابردووە تەنها ئەیانوت خاک و گەل و حکوومەتێک پێویستە بەڵام لە سەدەی 21ەکە گرنگترین شت ئەوە بوو دانپێنانە نێودەوڵەتی لەگەڵ سەروەری سیاسی و هەروەها یاسایی لە ئاستی نێوخۆ نێودەوڵەتیە بەڵام لە ئێستادا گرنگترین شت پەیوەندیدار بەم بەرنامەی تۆ ئەویش ئەوەیە ئەی باشە ئەوە چییە کە ئەم هەموو بنەما سەرەکیەی دروست بوون و دامەزراندنی دەوڵەت لە باشووری کوردستانە ڕێکە خاو بەیەکەوە ئەبەسترێتەوە گرنگترین شت بەلای ئێمە و بەپی ئەو دراستانی کراوە سەرچاوەکانی هێزی ئەو نەتە و هەرێمەیە کە هەوڵ بۆ دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆیە بۆ نمونە لە باشووری کوردستانە ئێمە چه سەرچاوەیەکی هێزمان هەیە بۆ ئەوەی کە وامان لێ بکە ئێمە بپەڕێنێتەوە بۆ قۆناغی دوای ڕێفراندۆم و لە کاتی ڕاگەیانی دەوڵەتی کوردستاندا ئەم دەوڵەتە لەسەر پێ بمێنێتەوە بەپی ئەوەی کە هەیە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە دەڵێت دانیشتوان و هەروەها سنوور و سەرچاوە سروشتەکان کە خۆشببختانە هەرێمی کوردستانە نەوت و گازێکی زۆری هەیە و هەروەها هێزی سەربازی و ئەو پەیوەندیانی لە ڕووی ڕۆشنبیریەوە هەیەی ئەگەر ئێمە لە زوربەی ئەم بنەمانەوە تەماشا بکەین هەرێمی کوردستان لە ڕووی نەوت و گازەوە من تا ڕادێ داتاکانم جیاوازە لەگەڵی دکتۆرە ئەتوانین بڵین ئەگاتە ئاستی هەشتەمین بۆ نەوهەمین وڵات لەسەر ئاستی جیهان واتە تا ڕادێ ئەکەوێتە پێش لیبیا توانین بڵین نۆهەمینە و هەروەها لە ڕووی گازی سروشتیشەوە یەکێکە بێ لە کەرەکانی ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەمەش هەر زۆر گرنگە و هەروەها لە ڕووی سەرچاوەکانی تری هێزەوە بریتیە بێ لە هێزی سەربازەکەی کە خۆشببختانە هێزی پێشمەرگەمان هەیە کە یەکێکە لە هێزە بەهێزەکان و هەروەها سنووری جوگرافی و دانیشتوانەکەی کە ئێستا زوربەی بە پێش شوێنە جوپۆڵتێکەکەی زۆر پێویستیان پێێتی و هەروەها ئەو پەیوەندیە ڕۆشنبیری و کۆمینیکیشنەی کە لە سەدەی 21دا زوربەی گەلان بەهۆی جیهانگیریەوە پەیدایان کرد واتە لە ڕووی سیستەمی ئاڵوگۆڕی بانگەکان دەوڵەمەنەکانمان و هەروەها ئەم شتانە هێزێک و توانایەکی بە باشووری کوردستان بەخشیوە کە لە قۆناغی ڕێفراندۆمەوە بیپەڕێنێتەوە بۆ قۆناغی دەوڵەت بەمەرجێ گرتووە ئێمە باسی دەوڵەت بوونەکەین دوای دەوڵەت بوون ئێمە چ بکەین چون مفا چون قازانج لەو سێکتەرانە وەرگین بەڵام دکتۆر پێویستە سەربووری ئەوانەی ئەو سەربوورە کوچووی پەیراوکردنە سیاسەتە ئابووری تایبەت مەسەلەی نافتەدا ئەم چ مفاکی ژێوەرگرن هەتا بشین بۆ قۆناغا دەوڵەت بوونێ وان بوشایین پەیراوکردنە سیاستن ئابووری بە تایبەت مەسەلەن پاتڕۆلێدا ئەم پڕ بکەین و جارێکەدن مفاکە ماستر ژ پاتڕۆلە خۆوەرگرن دەمەوێت تەرکیز بکەمە سەر غازی سروشتیش وەکو هاوکارەکانم باسییان کرد تەنها ئەمە لە هەرێمی کوردستان خاوەنی نەود نین بەڵکو ئەمە خاوەنی یەدەگێکی یەکجار گەورەین لە غازی سروشتی کە دەگاتە لە سەتاسی هەموو غازی جیهان کە ئەوە دەبێتە فاکتەرێک دەبێتە هۆکارێکی بەهێزبوونی دەوڵەتی کوردستان لە داهاتوو چونکە ئێستا بەشی هەرە زۆری وڵاتانی جیهان پێویستیان بە غازی سروشتیە بۆ نمونە هەر لە نزیکە خۆمان ئێستا تورکیا یەکێکە لەو بازارە گەرمانەی کە دەکرێت ئەمە غازی سروشتی لەوێ ساخ بکەینەوە چونکە ساڵانە لە ئێستادا تورکیا پێویستی بە 50 ملیار مەتر سێجا غازی سروشتی هەیە لە ساڵی 2020 ئەو داتایانە بەرز دەبنەوە بۆ نزیکەی 80 ملیار مەتر سێجا کەواتە هەرێمی کوردستان دەکرێت ببێتە دابینکەری غازی سروشتی لە بۆ تورکیا نەک هەر تورکیا بەڵکو لە بۆ ڕۆژهەڵاتی ئەوروپاش کە تو دەبینی بەڕێزان لەوانەیە اختصاسەکەیان نزیکتر بی
کە کێشەیەکی یەکجار گەورە لەسەر غازی سروشتی لە نێوان رووسیا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا هەیە کەواتە دەکرێت ئەمە سوودێکی یەکجار زۆر لە سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی لە غاز و لەنەوە دووەربگرین بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین بەرنمەیەکی تۆکمەتر لە بۆ ئەو سەرچاوە سروشتیانەدا بنین بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان نوێیە لە کەرتی وزە لەسەر ئاستی جیهان کە ئێمە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 کە یەکەم جار هەرێمی کوردستان دەستی بە دەرهێنان و فرۆشتنی نەوت کردووە کەواتە ئێمە شارەزاییەکی ئەو تۆمان لەو بوارەدا نییە بۆیە پێویستە شارەزایی زیاتر لەو بوارە پەیدا بکرێت خاڵەکی دیکەوەیە کە ئەو داهاتی کە لە نەوت و غاز ئێمە بەدەستمان دەکەوێت بتوانین لە دەوڵەتی داهاتووی کوردستان سێکتەرەکانی دیکەی پێ ببژێنینەوە وەکو کاک دکتۆر باسی کرد سەرچاوی یەکجار گەورە لە هەرێمی کوردستان هەیە ژینگەیەکی یەکجار لەبار لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە ئاوهەوایەکی زۆر مناسب تمام سێکتەر ئەم دکارن مفاوەرگرن دەلیڤەوەرگرن هەتان بشین پێگا خۆی ئابووری بهێز بکەن ئەس بێ پرسێژی دکتۆر ساڵاحەدین بکەم دکتۆر ئێمە ئێستا لەسەر ئەو ڕایەن دکتۆر ئەڵێ ئەبێ دەبێت ئێمە مفا قازانج لەو بۆشایانە وەرگرین کە لە پەیرەوکردنی سیاسەتی ناوچی لە باشووری کوردستان هەبوو لە بۆ قۆناغی دوای دەوڵەت بوون لە بۆ ئەوەی جێ هەندێک وڵاتە بگرین لە دابینکردنی گازی سروشتیان پاترۆل بەڵام من ئەمەوێ بزانم تەنیا لە باشووری کوردستان پاترۆل نییە ئێمە لە هەموو بوارێکی دیکەوە ئەگەر وڵاتی کوردستان دەوڵەتی کوردستانمان ڕاگەاند بووینە دەوڵەتێکی سربەخۆ خەڵک ئەیەوێ ئەوە بزانێ دوای ڕاگەاندنی دەوڵەت ئێمە دەوڵەتێکی لە چ ئاستی هێزە بین لە ڕووی ئابوووریەوە لە ناوچەکە یعنی لەسەر نەخشەی جیهانی ئەتوانین بڵێن دەوڵەتی کوردستان لەو ئاستە هێزە دەبێت بەڵێ هەر ئابوووریەک هێزەکەی وەردەگریتن یاخود ڕادەوەستی لەسەر ئەو سەرچاوە سروشتی و مرۆیانەی کە هەیەی ئێمە بەڕاستی لە هیچ شتێک لەو سەرچاوانەمان کەم نییە تەنها پێویستیمان بە چ هەیە پێویستیمان بەوە هەیە کە ئەو دەرامەتانە بە شێوەیەکی ئابوووریانە بە شێوەیەکی لێهاتوانە بەکاریان بێنین و سوودیان لێوەربگرین و پەرەیان پێ بدەین لەو کاتە ئەگەر ئەمە توانیمان سەرچاوەی جۆرا و جۆر نەک تەنها تاکە سەرچاوەمان هەبیتن خۆڵقاندمان و ئەو سەرچاوە داهاتانە توانیان داهاتمان لە بۆ بخۆڵقێنن بە شێوەیەکی بەردەوام و درێژخایەن ئەوە ئێمە لە دەگەینە قۆناغێک کە بتوانین پشت بە ئابووری خۆمان ببەستین لە بۆ پەرەپێدان و بنیادنانی دەوڵەتی سربەخۆی داهاتوو بەڵام لە هەر کاتێک کە ئێمە لاواز بوون لە پەرەپێدانی بنەما ئابوووریەکانی کە هەموو سەرخانی ئابووری پشتیان پێوە دەبەستیت ئەو کاتە ئێمە لە کەدار دەبین لە پەرەشەکە دکتۆر هەتا ئێستا ئێمە سیادەیەکی تەوامان نییە سەر بە حکوومەتەکانی سەر بە بەغداین بەغداش بەردەوام بە پێی قسەی شارازا بسپۆران بە پێی ئەو داتا هەژمارانەی کە لە بەردەستمانە بەردەوام دژاتی کوردستانەکە لە هەموو سیاسەتێکەوە تەنانەت لە سیاسەتی ئابووریش ئێمە ئەگەر لە سیاسەتی ئابووری تووشی دژاتیە ببین ئەگەر بەیانیان دوو بەیانی دەوڵەتی کوردی ڕابگەینین ببینە دەوڵەتی کوردستان لەم ناوچەیە من ئەمەوێ ئەوە بزانم ئەمە وەڵامێکە خەڵک بە دوای ئەگەڕێ هێزی دەوڵەتی کوردستان لە چه ئاستێک دەبێت لە جیهان بەڕاستی ئێمە پێویستیمان بە بەغدان نییە لە هیچ کاتێک یعنی ئەگەر بێت و ئەو باشتر نییە ئەگەر جیابین یعنی چەند لە سەدا باشترە چەند جار ئەوەندەی خۆمان بەقوترە بین ئێمە ئەگەر سربەخۆ بین لە بریاردان لە چۆنیەتی مامەلەکردن و ینی بەکارهێنانی ئەو دەرامەتانێک کە ئێمە هەمانە لە سنووری جغرافیای کوردستانەوە هیچ پێویستیمان بەو پەیوەندیە نابیتن کە پێشتر بەسترا بووین بە بەغدا و نەشمان دەزانی کە ئەنجامەکەی چ دەبیتن جارێک بڕێک بەشە بودجە دەهات جارێک نەدەهات جارێک ئەوە برێندانوستان ئەنجام دەدرا لەسەر ئەوەی کە چۆن بەرهەم بهێنرێت نەوت و لە چ ڕێگایە بنێردرێتە دەرەوە و بە چەند و ئەو هەموو سەر ئێشەیە لێمان یعنی
سربەست دەبین ئەو کاتە خۆت دەتوانی بڕیاری خۆت بدەیت و ئەو دەرامەتانە و پێداویستەکان بە جێرەی ژمارەی دانیشتوانی کە ئەمانە بە جێرەی ئەو پێداویستانەی کە خەرجی دام و دەستگاکانی میری و ئابووری کوردستان بە شێوەیەکی گشتی دەتوانی مامەلەی لەگەر بکەی بەڵام ئێمە لەو حالەتە پێویستیمان بە پەیکەرێکی ئابووری پتەوە هەیە ئەو پەیکەرە ئابووریە دەست پێ دەکاتن لە هەبوونی بانکێکی ناوەندی کە سیاسەتی نەختی بەڕێوە دەباتن و کۆنتترۆلی دیاردەکانی نەویست لە ئابووری وەکو هەڵاوسان یاخود بێکاری بکاتن و لە هەمان کادا وەزارەتێکی داراییمان هەبیتن کە ئێستاش هەیە بەڵام ئەو هەماهەنگجیە دروست بیتن لە مابینی وەزارەتی دارایی و بانقی ناوەندی لە پێناو تەرخانکردنی بودجەی دیاریکراو لە بۆ وەزارەتەکانی تر بە شێوەیەک کە ئەو بودجەیە ڕێژەیەکی دیاریکراوی تەرخان کرابیتن لە بۆ وەبەرهێنان و ئەو وەبەرهێنانەوە بەرهێنانەکی بەرهەمهێن بیتن واتە ئەو پارەی تەرخان دەکرێتن ینی سرف بکرێتن لە بوارەکانی بەرهەمهێنان لە پێناو تەوکردن و زۆرکردنی سیستەمی ئەگەر ئەو پرسیارانەی کە جەنابتانەکەن هەمووی جێبەجێ بوو ئەو پلانەی کە ئێوە تەواقع دەکەن لە بۆ باشووری کوردستان ئەگەر بووینە دەوڵەت ئەوە بکەین بەهێز دەبین ئەتوانین ببینە دەوڵەتە دەمین لە دەوڵەتە یەکەمینەکانی ئابووری لە جیهان دانانی ئاستێک لە ڕێزبەندی وڵاتە زلهێزەکانی ئابووری جیهانی هێشتاکە ناتوانین لە ئێستاوە ئەو حکومە بکەین و بزانین هەتا نەگەینە ئەو قۆناغی کە بزانین ئایا وڵاتە دراوسەکانمان چۆن مامەلەمان لەگەر دەکەن ئایا سیستەمی بەرهەمهێنانمان تا چ ڕادێک دەتوانین پەرەی پێ بدەین ئایا ینی هەناردەکانمان تا چ ڕادێک دەتوانین ببژێنینەوە زیادیان بکەین لە بۆ دەرەوە ئەو کاتە ئێمە دەتوانین بە تەواوەتی دەستنیشان بکەین کە ئێمە پێگەمان چەندە و لە چ ئاستێکە بەرامبەر بە ئابووریە جیهانیەکانی تر باش بەرز شاڵاو مەسەلا مفاوەرگرتن ji پاترۆلێ ji سامانên سروشتî ji gaza sürüştî li Başûrê Kurdistanê heta niha ava ku dihête dîtin li Başûrê Kurdistanê ji ber ku me welateke serbixûnîne kertê pêşezazî negeşte wê astê em tenê patrolê derdînin û li bazarê cîhanî difirûşin yanî eger fikir li vê yekê bihête kirin ku piştî dewleta Kurdistanê em petrokîmyayata mifayî jê werbigirin ev nabîte drûstkirina delîveyên karî û bihêztirkirina pêgehê aborî û ji wê yekê ku em bahê patrolê yêşkestî li bazaran bînin çêdibît ji 5 qeder berhemê yek bermîla patrolî bi bahekê bermîla patrolî em bifirûşin. بەڵێ سەرەتا بێگومان ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین بوونی دامەزراندنی یاخود بوونی دەوڵەتێکی سربەخۆی لە باشووری کوردستانە و ئەمە چەندێک ڕنگدانەوەی ئەبێ لەسەر هێزی ئابووری ئەم سربەخۆبوونە چەندێک تەسیری ئەبێ لەسەر هێزی ئابووری ئەم ناوچەیە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئەم شتە یەکەمیان بوونی سیستەمێکی ئابووریەوەتە تۆ چ سیستەمێکی ئابووری دەستنیشانەکەی و هەروها بوونی سیستەمێکی سیاسیە هەروەکو سەرۆک بازانانی وتی ئێمە لە ئێستاوە سیستەمێکی فدراڵی هەڵبژێری بەڵام پەیوەندیدار بنەوتەوە بابەتی نەوت بابەتی کە یەکەمیان پەیوەندیدارە بەم سربەخۆیی بوونەوە دووهەمیشان لە ئێستا ڕاستە لە ڕووی پیشەسازیەوە ئێمە لە ڕووی پترۆکیمیاویە زۆر ئەتوانین بڵین نوقسانیمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە تا ڕادێ سوودی لێ وەرگیراوە لە ناوخۆیان بەڵام ئەگەر ببی بە دەوڵەتێکی سربەخۆ ئەو کاتە بە چەندین ڕێگە تۆ ئەتوانی سوود لە نەوت و گاز وەرگری لەوانەوەکو وتمان کۆمەڵێ دامەزراندنی کۆمەڵێ کارگە بۆ پیشەسازی پترۆکیمیاویەکان کە دەکرێت لە هەموو بازاڕە جۆر بە جۆرەکانە پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان پڕکاتەوە ئەنج هەناردەی دەرەوەی هەرێمیشی بکە دوو هەمیشیان ئەتوانین بڵێن پشتگیری سێکتەرەکانی تری ئابووریمان بکە لە گەشت و گوزار لە کوشت و کاڵ لە هەروها لە پیشەسازی و چەندین بواری تریش کە دەتوانین بڵێن سەربازیشی تێکەوە اینجا لە لایەکی تریشەوە هەموو ئەو پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیانە و ئاڵوگۆڕە بازرگانیانی لە ڕێگەی ئەو بۆریە و نەوت و گازەوە دروستە بێ لە نێوان دەوڵەتی باشووری کوردستان و سەرجەم ئەو دەوڵەتانی تر کە خۆی بۆ خۆی هەم هێنانی پارەیەکی زۆرە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان هەم ئاڵوگۆڕێکی گەورەیە کە ئەتوانین بڵین
کوردستان یاخود باشووری کوردستان ئەکاتە قۆناغێکی نێودەوڵەتی بوونی بازرگانی و ئابووری و سیاسیەوە. بعد هێزا ئابووری یا دەوڵەتا کوردستانê لەسەر ئاستی جیهانê دیار کرد. دکتۆر سیروان ئێمە بەڕەمەیەکی مەیدانیمان هەیە بە ناوی ئابۆر. زۆر جار بە دوای پرسەکان دەگەڕین مەیدانی شیکار دەکەین بە هەژمار. ئێمە کە لەگەڵ پسپۆرەکان دادانیشین بەردەوام لەسەر بواری نەوت کە قسە دەکەین باسی سیاسەتی ئابووری باشووری کوردستان دەکەین و چۆن توانیویانە پێگەی ئابووری باشووری کوردستان بەهێز بکەن و هەبوونی ناوتی باشووری کوردستان وەکو دەلیڤەیەک یان وەکو ئستیغلالێک بەدەست بگرن بۆ کێشانی سەرنج و عاتیفە و ڕای گشتی نێودەوڵەتی بۆ ئێرە بۆ باشووری کوردستان. ئەلێن لە باشووری کوردستان ناوتەکە لە زیاد بەقەدەر هەبوونی بەرژەوەندیەک یان مفا و قازانجێکی ئابووری قازانجی سیاسی زۆرتر بووە بە حکمی ئەوەی وڵاتانی سەر بە جەمسەری ئەمریکایان کێشاند لەم ئاخیرانە لە ڕێی ڕۆزنەفتەوە توانیمان جەمسەری ڕۆسیاش بکێشین. یعنی کاریگەری ناوتی باشووری کوردستان بەقەدەر هەبوونی پێگەی ئابووری سیاسەتەکەشی ئەوەندە گرنگە؟ نەوتی هەرێمی کوردستان بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ هێنانی چەندین کۆمپانیای زۆر گەورە لە جیهان. بۆ نمونە لە دوای ساڵی 2012ەوە کاتێک کە بلۆکەکانی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان زیادیان کرد ئەوە زاندرا کە ێدەجی نەوتی هەرێمی کوردستان ێدەگێکی یەکجار زۆرە و شوێنی قازانجێکی زۆرە بۆ کۆمپانیا گەورەکان دەبینی بەشێکی زۆر لە کۆمپانیا گەورەکانی جیهان ڕویان لە هەرێمی کوردستان کرد. بۆ نمونە شیفرۆن، بۆ نمونە ئێکسۆمۆبیل، بۆ نمونە لەو ئەخیرە ڕۆزنەفت کە ئەوانە لە پشت سیاسەتی وڵاتەکانی خۆیانن. واتە تەنها ئەوانە کۆمپانیایەکی دەرهێنانی نەود نین بەڵکو ئەوانە کۆمپانیایەکن کە دەتوانن ڕسمی سیاسەتی وڵاتەکانی خۆیان بکەن کەواتە بەهێنانی ئەو کۆمپانیایانە هێزێکی سیاسی زیاتر یاخود سوقلێکی سیاسی وەزنێکی زیاتر درا هەرێمی کوردستان کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر سیاسەتی وڵاتانی دیکە. ئێستا ئەگەر تەماشا بکەی بەشێکی زۆری وڵاتانی جیهان پێشبڕچێ دەکەن لەوەی کە بێن لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن بە تایبەتی لە بەرهێنان لە ڕووی نەوتیەوە چونکە ئەو داهاتەی یان ئەو قازانجەی کە لە هەرێمی کوردستان دەیکەن زۆر زیاترە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دیکەی جیهان. بۆ نمونە دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە چەلگەکانی هەرێمی کوردستان نرخەکەی زۆر کەمترە لە دەرهێنانی نەوت بۆ نمونە لە بەحری قەزوین یاخود لە ناوچەکانی شیمالی ئەمریکا کەواتە داهاتی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان زیاترە بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکە بۆیە دەبینین بەشێکی زۆری کۆمپانیەکان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆ بەرهێنان لە کەرتی نەوتی. بەڵام ئەوەی کە ئەمن دەمەوێت تاکید لەسەر بکەمەوە ئەوەیە کە ئێمە چۆن دەتوانین سوود لە داهاتی نەوتی وەربگرین لە داهاتووی دەوڵەتی کوردستان. ئەوەی کە بتوانین گۆڕانکاریی گەورە لەسەر ئاستی ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگای نەوتەوە لە ڕێگای غازی سروشتیەوە دروست بکەین چونکە غازی سروشتی و نەوت دوو سەرچاوەن کە کۆتاییان هەیە بەڵام لە هەرێمی کوردستان هەندێک کەرتی دیکە هەن کە وەکو کاک دکتۆر باسی کرد بەردەوامی تێدایە. بۆ نمونە ئەگەر ئێستا لە هەرێمی کوردستان پەرە بە کەرتی گەشت و گوزاری بدرێت ئەو داهاتی کە ئەمە لە داهاتوو لە نەفت بەرهەمی دەهێنین لە ئەمە قۆناغی دوای دەوڵەت بوون هەندێک سێکتەری دیکە هەیە ئەتوانین ئیسیفادەی زۆر باشیان لێ بکەین. ئێمە یەک دوو سێکتەری زۆر گرنگ دیکە باسەکەین بەڵام دکتۆر سەلاحەدین بۆ ئەوەی تەوەرمان زۆر ڕەنگا و ڕەنگ بێ جوانتریش دەبێ. دکتۆر سەلاحەدین قۆناغی یەکەمی دەوڵەتی کوردستان دەبێ حکوومەتەکە جارێکی تر هەستێتە سەرپیان. هەتا ئێستا لەسەر دەستی عێراق تووشی زۆر قەیران بووین. یعنی بودجەمان لێ بڕا بودجەی پێشمەرگەر براوە قەرزار بووین ناوتەکە نیان هێش بچێتە دەرەوە. یعنی بە هەموو شێوازێک ئەوەی لە دەستی عێراق هاتووە محاربەی ئابووری کوردستانی بکە کردی. ئێمە دەمانەوێت ئەوە بپرسین ئەگەر هەلساینە سەر پێ وەکو دەوڵەتی کوردستان یەکەم هەنگاو ئەبێ حکوومەتەکەی هەڵسێتە سەر پێ بەشداربووان و بەشدار پێکردنی هاوڵاتیان لە دەوڵەمەندکردن یان لە هەلسانی حکوومەت بوو سەرپێیەکانی لە ڕێی سیستەمی ئەلکترۆنیە بێ لە ڕێی سیستەمی باج و زاریبە بێ لە چه ڕێیەکەوە ئەتوانین هاوڵاتیش بەشدار بکەین لە دروستکردنی دەوڵەتی کوردستان. بەڵێ خۆی ینی هەموو حکوومەتێک و هەموو دەسەڵاتێک پشت بە گەلەوە دەبەستیتن لە بەڕێوەبردننی کارەکان لە بەرهەمهێنان لە
هەموو ئەنجامدانی هەموو کارەکان و ئەوانیش ئامانجی کۆتایی ئەو پرۆسەیە دەبن واتە بەبەردەوامی ئەبێ پەیوەندیەکی هەماهەنگی بەردەوام هەبیتن لە مابینی حکومەت و ملت چۆن ملت دەتوانیت پاڵپشتی حکومت بکاتن لە سەرخستنی ئەوە یەکەم جار لە ڕێگای ئەوە دەبیتن کەوا ئەو ملەتە ڕێژەی بێکاری تێدا کەم بیتن هەمووی یان بەشێکی زۆری ئەوانەی لە تەمەنی کار بن بتوان کاریان هەبیتن و بەرهەم بهێنن و لەگەڵ بەرهەم هێنانەکە هەتا بتوانین ئێمە داهاتێکی بەردەوامیش لە بۆ بەشێک لە داهات نەک بە تەواوەتی دروستکەین لە بۆ داپۆشینی ئەو خەرجانەی کە حکومت لەسەریتی لەسەر ئەستۆیتی ئەوەیە کە بەشداری بکاتن لە ڕێگای باجەوە بەڕاستیدا ئێمە ئەو بابەتەمان پشتگوێ خستووە و زۆر لە وڵاتانی جیهان دەرامەتی نەوتیان نییە گازی سروشتیان نییە زۆر لە سامانە سروشتەکانی ئێمە هەمانە ئەوان نیانە بەڵام ئابوووریەکی پتەویان هەیە ئابوووریەکی وایان هەیە کە دەتوانن پشت تەنها ینی ڕێژەی گرنگ لە داهاتی حکومت لە ڕێگای باجەوە کۆ دەکرێتەوە و ینی پارەدانەکە لە ڕێگای ئەو باجەوە دەکرێت ئیتر جۆرا و جۆرە باجی ڕاستەوخۆیە باجی ناڕاستەوخۆیە ئیداهاتەیە هەناردەکردن هەیە هاوردەکردن زۆرن ئیتر ئەمە ئەو سەرچاوەیە و ئەزمونمان هەیە پێشان حکوومەتی کوردستان ئەوەی کە بیدایەت پێکێنرا لە نۆتەکان ئێمە نەگەیشت بوون ئەو خۆناغی کە نەوتمان هەبیتن و نەوت بنێرین لە بۆ دەرەوە و داهاتەکەی پارەی برین ینی موچەکان پێ بدەین بەڵکو ئەو پارەیە کە خرج دەکرا لەلایەن حکوومەتەوە لە ڕێگای وەزارەتەکانەوە هەمووی سەرچاوەکەی بەشێکی زۆری لە ڕێگای گومرگەوە دەهات لە ڕێگای باجی ئەو شتانێک کە هاوردە دەکران ئیتر زۆر بوار هەیە کە گەل دەتوانیتن بەشداری ئەو پرۆسەیە بکاتن و پاڵپشتی حکومت بیتن طبعا وڵات بەهێز دەبیتن ئەگەر بێت و ئابوووریەکەی بەهێز بیتن ئەگەر بێت و سوپایەکەی بەهێز بیتن ئەگەر بێت و پاڵپشتی نێودەوڵەتیش ناتوانین ئێمە پشتگوێی خەین ئێمە ئەو دانانی نێودەوڵەتیشمان زۆر زۆر ینی لەوەی ناخۆیەوە باشترین ڕێ بۆ هەڵسانی حکوومەت لە سەرپێ و بەشدار پێکردنی هاوڵاتیان سیستەمی باجێ یعنی بێ پێداچوونێک بە سیستەمی باج لە کوردستان ئەوەیان ینی هۆکارێکی زۆر گرنگە و دەتوانی پشتی پێ ببەستی تاڕادەیەکی زۆر بەڵام پێویستی بە ڕۆشنبیریەکی زۆر هەیە کە ئەو هاوڵاتیەی داوای لێ دەکرێتن باز بداتن تێبگاتن کە ئەو بازە دووبارە بە شێوەیە خزمەت گوزاری بۆی دەگەڕێتەوە ئەوە ئەگەر ئەو هەستە دروست بوو لەلایەن هەموو کەسێک ئەو کاتە هیچ ناڕەزایی دەربڕین نابیتن لەوەی کەوە یاخود هەر کەسێک ڕێگای وەکو برەی تەهەڕب بکاتن لە بازدانەکە بەڵکو زۆر ینی بە دڵخۆشیەوە بەرهەمەکەی زیاد دەکاتن داهاتەکەی زیاد دەکاتن بڕێک لەو داهاتەش تەرخان دەکاتن لە بۆ بازدان لە بۆ هەڵسانی حکوومەت بەرز شاڵاو تەنیا بەشداری پێکردنی هاوڵاتیان بەشی ئەوە ناکە کە حکوومەت بتوانێت وڵاتێک دروست بکە لە زلهێزە ئابوووریەکان بێ ئەگەر لەسەر ئاستی جیهانیش لەبێنە ناوچەکە لە زلهێزە ئابوووریەکان بێ ئێمە لە چ شتێک بە چه ئاستێک پێویستیمان بە کۆمەڵگەی نێودەوڵەتیە بێ پێویستیمان بە هەندێک موئەسەساتی تایبەت بە ئابووری و گەشەپێدانی وڵاتان دەبێت لە دەرەوەی کوردستان ئەتوان بڵێم ئەگەر ئێمە سەرەتا بین بە دەوڵەتێکی سەربەخۆ ئێمە لە زۆر ڕۆوە پێویستمان بە کۆمەلگای نێودەوڵەتی هەیە چونکە زوربەی ئەو سەرچاوە سروشتیانی کە هێمە هەمانە بیرمان نەچێ عێراقی عەرەبی هەیەی ئێران هەیەی تەنها تورکەکان تا ڕادێ لاوازن لەو ڕۆوە بەڵام گرنگترین شت بۆ ئێمە کە پەیوەندیەکی ڕاستە و خۆ لە نێوان ئێمە و جیهانی دەرەوە دروستکە بوونی سیستەمێکی بانکی پێشکەوتووە کە ئەمە کاریگەریەکی زۆرە کاتە سەر
ئەو سیستەمە ئابوووریە و پێشخستنی ئەو سیستەمە ئابووری کە ناوخۆی وڵاتە هەیە واتە سەرەتا بۆ دروستبوون و دروستکردنی هەر پەیوەندیەکی ئابووری تۆ پێویستە بە سیستەمێکی ئابووری نێودەوڵەتیە کە ئێستا لە سەدەی 21 زوربەی لە ڕێگەی ئەو داتا و بانقە نێودەوڵەتیانەوە دروست دەبن کە ئێستا بە شێوەیەکی پێشکەوت و هەماهەنگی دەکەن و هەروەها چۆنێتی کە لەو ڕێگەشەوە پەیوەندی دروستە بێت لەگەڵ کۆمەڵێ بانقی نێودەوڵەتی کە تۆ نەختینە بۆ ئەم دەوڵەتە نوێ دابنیت و هەروەها چۆنێتی قەرز وەرگرتن لە ڕێگەی دوای دانپێنانی نێودەوڵەتیەوە تۆ بتانی ئەو مامەڵەیە یاخود ئەو مافەت هەبێ کەوا قەرزێکی نێودەوڵەتی ژوەرگری کە دەتوانم بڵێم لە ڕێگەی قەرزەکانەوە لە ڕێگەی بانکەکانەوە لە ڕێگەی دانانی سیستەمێکی نەختینە و دراوێکی تایبەت بەخۆتەوە ئەمە هەنگاوێکی سەرەتایی وە گرنگە بێ بۆ ئەو دەوڵەتەی کە ئێمە بەتەماین لە ئایندەیەکی نزیکدا ڕای بگەێنین و هەروەها کەواتە دەتوانین بڵین باشووری دەوڵەتی باشووری کوردستان لە ئایندەدا لە ڕووی سیستەمێک کی دراویەوە گرنگیەکی زۆری هەیە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە دەیەوێت چۆن بچێتە ناو بازاری نێودەوڵەتی ئەتوانین لە ڕێ ئەو دراوە قەرزیش لە بانقی نێودەوڵەتی بکەین یان لە سندوق نەقدی دووەلی بکەین زۆر ڕاستە ئەجا تۆ چ کاتێت ئەمە دوای دانپێنانی چونکە هەتا ئێستا بۆەوەی قسەکەش لەبیر نەچێت چونکە هەتا ئێستا ئێمە لە قەرزەکانی عێراق قازانج نەبووینە تەنیا لەسەر ئێمە حسابە ئەبێ 17% ئەو قەرزانە لە ئابووری باشووری کوردستان بدەین بەڵام هیچ استفادەمان لەو قەرزانە وەرنەگرتەوە بە قسەی شارەزا بسپۆران بەڵام ئەگەر ئێمە وڵاتێکی سربەخۆمان هەبێ دراوێکی سربەخۆمان هەبێ ئەتوانین وەکو عێراق قەرز لە وڵاتانە وەرگین هەتا پێگەی ئابووری بەهێز بکەین من قسەیەکی جیاوازم هەیە لەسەر ئەو قەرزانەی کە ئێمە حەزەکەین وەریگرین لە عێراق من زۆر ڕام جیاوازە سەرەتا من پێشەوەی لە چەند ماوەی ڕابردوودا دوو سیستەمی حکومڕانی نووری مالکی و سەدام حوسێنم بەراورد کرد لە ڕووی ئابووریە و چۆنێتی بەکارهێنانی داهات و پارینەوتەوە نووری مالکی لە ماوەی 6 ساڵی حکومڕانی خۆی لە 2006ەوە تاکو 2014 ئێستا عێراق نزیکی 120 میلیارد دلار بۆ 135 میلیارد دلار قەرزارە واتە تۆ قەرزێکی زۆر لەسەر عێراقە کەواتە دڵێ بەوە خۆش نەبێت کە عێراق چۆن بەشداربی لە وەرگرتنی ئەو قەرزەیە ئەمە بۆ دەوڵەتی کوردستانی سەربەخۆ قساکەم و هەروەها سەدام حوسێنیش دوای جەنگی 8 ساڵی عێراق 120 میلیارد دلار قەرزار بوو لەسەر ئەو شەڕە واتە هیوادارم ئێمە بە خۆمان بە عێراقی فاشلی عەرەبیەوە نەبەستینەوە باش دروستکردنی ئابوورێکی سربەخۆ لە وڵاتان ئاسان نییە بەڕێزان مەسەلە پێگەی ئابووری باشووری کوردستانی پشتی دروستکردنا دەوڵەتە باشووری کوردستانی دیبەیتێکێدا تەمام نایەتە بەحثکردن لە هەر چاوە ئەم کارین دڕیا شارەزا بسپوران دەوەیەکی دیار بکەن و پێگەی ئابووری نەهال باشووری کوردستانی تێتە دیتن ئەگەر دەوڵەتە باشووری کوردستانی بە دەبێ بە ئێک ji zilhêza aborên navçeyê ev pêşbîniyê şareza û bisporanin ta dîbeytekê din her şad bin.